بەرنامەی ئەمڕۆ بە سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا. سڵاوتان لەبێت بەڕێزان دەسەڵاتداران هەرێم دوای مانگێک لە ئەنجامدانی ریفراندۆمیان سەر کرد، بەڵام دوای سەرکردنی ریفراندۆمیش تاکو ئێستا بەغداد ڕەزامەندی دەرنەبریەوە لەسەر گفتوگۆ لە نێوان هەرێم و بەغداد. بە میواندارێک لە بەڕێزان لە ستۆدیۆی سەرکی مەحموود ڕەزا ئەمین ئەندامی پەرلەمان عێراق، هەروەها لە هەولێرەوە سەلیم کۆیی ئەندامی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی کوردستان تاوتوێن پرسە دەکەین. سەرەتا راپۆرتێک دەبین، دواتر لەگەڵ میوانەکانمان درێژ بەم پرسە دەدەین. لە دوای نسکۆی ئەم دەستە بژێرە بەناو سیاسیە کە بەسەرگەلی کوردیان هێنا و نیوەی خاکی هەرێمیان دۆڕاند، چاوەڕوانیەکان لە حکوومەتی هەرێم تەنها هەڵوەشاندنەوە بوو، کەچی لە درەنگانێکی شەودا حکوومەتی هەرێم لە ژێر فشاری ئەمریکا و هاوپەیمانان پێشنیازی سەرکردنی ئەنجامی ریفراندۆمی بۆ بەغدا خستە ڕوو. لە دوای 16 ئۆکتۆبەریشەوە هەڵوەشاندنەوەی ئەم حکوومەتە لای بەشێک لە لایەنە سیاسیەکان بووەتە تاکە ڕێگەی چارەسەری کێشەکان. ینی پرسیارەکەەوە نیە حکوومەتی کوردستانم بەیاننامەی باش بۆیان نا، بەس لە چەندین بوارام حکوومەتە لە چەند ساڵی ڕابردووە شکستی هێناوە و شتێک نەماوە بەناوی حکوومەتەوە کۆمەڵە دەموچاو دەرەکەون جاروبار ئەگینا لەسەر ئەرزی واقع ڕاستی حکوومەت وجودی نەماوە. حکوومەتە بووە زۆر دەمێک زۆر زووتر دەستی لە کار پێشایەتەوە و هەم بوارانەی کە شکستی هێناوە دیارترینیان بڕینی موچەی خەڵکو و هەموو بوارەکانی تر ئەوە کە ئەم ستافەی حکوومەت زۆر بەرپرسانانە لەسەر ئەساسی پرینسیپی لێپرسینەوە یاخود بەرپرسیارەتی بات نایخۆیان بە مەسئول لەم قەرانە بزانایە و دەستان لە کار پێشایەتەوە کاتە مەمنونیش بوونایە کە خەڵکی کوردستان دەست لە کارکێشانەوان لێ قبوڵەکە یاخود بەوە وازیان لێ هێنێ. بۆیە ئەم ستافە لە بری پێیان بڵاوکردنەوە بۆ 1.5 شەو ئەوە دەستیان لە کار پێشایەتەوە و پێم وایەوە جۆرێک لە متمانەی بۆ حکومڕانی و بۆ پرۆسی دیموکراسی و بۆ سیستمی دیموکراسی لە هەرێمی کوردستانە ئەخڵقان. بەشداربووانی دیوەخانی ئەنجومەنی باڵای ریفراندۆم کە هەر ڕۆژە و ناوێکیان بۆ خۆیان دادەتاشی گوێیان لە دۆست و دوژمن نەگرت، ئەنجامی بڕیارە حزبیەکەشیان دەری خست، سواری سەری خۆیان بوون، کەچی ئێستاش بێدەنگیان لە بەرامبەر ئەم نسکۆیە هەڵبژاردووە. بڵێن ئەم کابرا شێت بووە، سواری سەری خۆی بوو، هەموو خەتای ئەو بوو، ئەو وەختە من حاضرم بۆ ئەم مەسەلەیە سرم لەسەری دابنێم و بۆ خەڵکی تریش بۆ خۆی ئیدارەی خۆی بکات. شارزایەکی سیاسیش دەڵێت ئەو هەوڵانەی حکوومەت بۆ شاردنەوەی شەرمەزاری بڕیاردەرانی ریفراندۆمە و دەیانوێت کار بۆ مانەوەی خۆیان لە دەسەڵات بکەن، باوەڕیشی وایە بەغدا تەنها بەسەرکردنی ئەنجامی ریفراندۆم ڕازی نابێت و چیدی دۆخی هەرێمیش بۆ پێش 25 ئەیلول ناگەڕێتەوە. ئەوەی ئێستا بینین من پێم وایە تەنها بۆ ڕزگارکردنی مانەوەی خۆیانە ئەو شەرمەزاریەی ڕووی لە هەرێمی کوردستان و سیاسەتمەدارانی هەرێمی کوردستان بە تایبەتی خاوەن بڕیارەکانی هەرێمی کوردستان واوانەی بڕیاری ریفراندۆمیاندا ئەمەی پێ بشارنەوە ئەوی شەوەیە بە ئەنجومەنی وەزیران بڕیارێک دەرەکەن کە من پێم وایە ئەوەی لە مێدیاکانەوەی بیستم بەغدا بەو ئەنجامی سەرکردنەش رازی نییە، بەڵکو بە هەڵۆشانەوەی دەرەنجامەکانی و دوای هەڵۆشانەوەی دەرەنجامەکانیشی بەغدا هەر رازی نابێ ناگەڕێتەوە شوێنەکانی خۆی. ئێمە بەڕاستی کوردواتەنی لەبەرەوەی بەردی نەزان بوو بە 100 زانادەر نایە و بۆ ڕیش شوێن سمێڵیشمان نایەبانی و ئەوەی هەش بوو لە دەستماندا و من پێم وایە ناگەڕینەوە بۆ پێش ڕوخانی ڕژێمیش ڕێگای ئەومان نادەنیانی ئەو ناوچانەشمان لەبەردەستا بێ. بەپێی زانیاریەکانی پەیام ئەو بەیاننامەیەی حکوومەت لە درەنگانێکی شەو لە ژێر فشاری هاوپەیمانان دەری کرد، ڕێگر بوو لە شەڕێکی دیکەی نێوان پێشمەرگە و سوپای عێراق. بە بڕوای چاودێران گەر بەشداربووانی دیوەخانە حەزبیەکە فشارەکانی ناوخۆ و دەرەوەیان بۆ دواخستنی ریفراندۆم قبول بکردایە، ئەوە ئێستا نەسەرکردن دەهاتە ئاراوە و نە 16 ئۆکتۆبەریش لە مێژووی کووردا بە شکستێکی دیکە تۆمار دەکرا. جەلال محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان، سوپاس بۆ میوانەکانمان. کاک مەحموود بەخێر بەنگە سەرتا لە بەڕێستانەوە دەست پێ بکەین سەبارەت بە سەرکردنی ئەنجامی ریفراندۆم دوای مانگێک لە ئەنجامدانی ریفراندۆم. ئەم سەرکردنە ئێستا لە پێناو میلەتە یاخود لە پێناو مانەوەی لە دەسەڵات؟ لە ڕاستیە لە پێناوی بەرژەوەندی تایبەتیایە. لە ئەسڵا
ئەگەر بەرژەوەندی خەڵکیان پێویستایە بوو ئەو هەموو دنیاە تەکلیفی لێکردن ئەم ڕفراندۆمان نەکردایە و نەتیجەی ئەم ڕفراندۆمە شتێکی غەیبی نەبوو، ینی ئەگەر زۆر کەس دەیان کەس دەیان نووسەر قسەیان لەسەر کردو باسی هەموو خەتەرەکانیان کردو. من مانگونیە پێش ڕۆژی ڕێفراندۆم وتارێکی زۆر درێژم بڵاو کردوەوە هەموو ئەگەرەکانم باس کردو، باسی ئەوم کردووە گەر ڕێفراندۆم نەکرێ باشترە تەبان، بەڵام ئەگەر بکرێت بەڵێ بێیان نەخێر ئێمە لە هەروو حاڵەتەکە ئەدۆڕێین، بەڵێ بێ خەتەرترە کە کردیان بە تەزویر کردیان بە بەڵێ نەخێریش بێ هەر خەتەرە، چونکە ئیتر ئێمە یەک وەرەقەمان بەدەستەوە کە هەموو دنیا پێ دەڵێ وەرە تۆ مەیکە من یەم پشتیوانی لێ ئەەکەم بۆ هەموو مافە دەستوریەکانی خۆ زامن بکەی، ئەو تاکە وەرەقەیە کە لە دەستمانە بوو سووتانیان و تومە لە دوای ئەوەنە هیچ وەرەقەمان پێ نابێ ئەوە سەرکەبیکە جوێ لێ ناگرێت. چیشمان لەزدا ینی سەربەخۆی سوودکاتی ئێستا هەر لە فەیسبووکە هەنێشتی هێنێشت بڵاو بۆتەوە لە تۆڕی کۆمەڵایەتیە هاوڵاتیان بڵاویەکەنەوە تقریبا نزیکەی 40 قەزا و ناحیە و ئەوانەمان لە دەستداوە، یەک دنیا بیرەنەوە لە دەست درراوە، لە 148 خاک لە دەست درراوە، یەک دوو هەمەر سووتێنراوە و چەند حەشدی شعبیە کوژراوە، ینی باسی زەرەر و زیانەکانی هینەکەن زەرەر و قازانجان لە تڕ کۆمەڵایەتیە کە لەمانە زۆر باش کە سەرۆکاری ئێمەکەن عەقلیان بە دنیاش. بەڵام بۆچی بەرزت پێ دوای سەرکردن لە پێناومانەوەی لە دەسەڵات لە پێ جارێ سەرکردن لێیان قوبوڵ ناکرێت، لە ڕاستیە قبوڵ ناکات حکوومەتی ئیتیحادی قوبوڵی ناکات، زۆر وازەح ئەو لە ئەوە ڕۆژەوە چیان وتووە و ممکن نییە تۆ بتوان چکە هیچ وەرەقەیەکی بەدەست نییە بتەوێت کات بکوژی بە حسابی خۆت وا تەسەورەکەن ئەمانە کات لە قازانجیانە دەستیەکەن لە دوایە عەبادی و حکوومەتی ئیتیحادی ڕازیەکەن کە بە سەرکردن وازیان لێبێنێ، ئەوان لە یەکەم ڕۆژەوە هەرچی قسەیان کردووە زیاد لەو هەڕەشانەی کە کردیان جێبەجیان کردووە تا ئێستا زیاتر لەوەی کە هەڕەشیان نەکرد. لەبەر ئەوە چونکە ئەو هەموو هێزێکی هەیە، هەموو پشتیوانیەکی پشتیوانی وڵاتانی هەرێم و وڵاتانی دنیایان هەیە، ئەو یەکەم جارە شتیوار ڕووبان لە هەموو دنیای لەسەریە قەزەی هەموو دنیا بەبێ سیسنا مەجلیسی ئەمن ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان مەرجەعەکان مەرجەعیەی دینی مەرجەعیەی دینی شیعی مەرجەعیەی دینی سونی ئەزهەر ئەوەی کۆنگرەی ڕێکخراوی کۆنگرەوەی جیهانی ئیسلامی و هینە ئیتحادی ئەوروپی مۆسکۆ یەک پایتەخت نەما لەم دنیاە پێیان نەڵێ مەیکەن و لە دوای شاکەکردیان هەموو ئەمانە پشتیوانی خۆیان بۆ عەبادی دەربڕێ و عەبادی هێزێکی زۆری لە بەردەستایە لە ئەمانیش هیچ شتێکیان بەدەستەوە ئێستا مامەڵە لەگەڵەوە ناکە ئێستا هەڵوەشانەوە کە ئەمە طبعاً بۆ چیش بهینە بۆ بەپەلە بۆ مەسەلەن بۆ کەرکووک نیان کرد بۆ ئەوی وا بەسەر کەرکووک نەیە بۆ ئەوی وا بەسەر تووسڵماتون نەیە خۆیان زانی ویان لێت بۆچی ئەو کاتە ئەم هەنگاویان ناکە ئەو وەختەش لێیان قوبوڵ ناکرا بۆچی کە گەیشتە ئەوەی بڕۆن بگەنە لای خۆرمەڵا بیرەنەوتی خۆرمەڵا بڕۆنە لای بیرەنەوتەکانی دەشتی نینەوە و بڕۆن بەرەو هێز بنێرن بەرەو خاڵی گومرجی برایم خەلیل و ئەوانە لەبەر ئەوەی ئیتر گەرمایی کەیشتە خۆیان بەڵێ ئێستا پێ دوای هاوارەکە لە پێناو مانەوە دەسەڵات و زدانی کێڵگەنێتی و خاڵی سنووری هەموو ئەو هەنگاوانەی ناویانە لە ڕابردووە و ئێستش ئەینێن بە تەنیا و تەنیا لە پێناویمانەوەی سەری خۆیان لە پێناویمانەوەی بەرژەوەندیە تایبەتیەکانی خۆیان لە پێناوی درێژەدان بە حکومڕانی شکست خواردی خۆیان یەک زەرڕە بەرژەوەندی گشتیتیانی ئەو هەنگاوانەی کە ناویانە بۆ بەیانی دوێنێ شەوە دەریان سپاس دەکەم دواتەگەرم و لای بەرزگە بچینی هەورێت لای کاک سەلیم کۆی کاک سەلیم زۆر سواز بۆ بەشداریکردن لە بەرنامەکەماندا ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین بۆچی دوای ئەو شکستەی کە دەسەڵاتدارانی هەرێم بەسەریان هات لە سەدا پەنجاوێکی خاکی کوردستانە لەزدا خاڵە سنووریەکان فڕۆکەخانەکان بیرەنەوتەکان بۆچی ئەنجامی ڕفراندۆم سەر دەکرێت ئێستا خەڵک داوای دەست لە کارکێشانەوەی ئەم بەرپرسانە دەکات یاخود داوای سەرکردنی دەسەڵاتی ئەم بەرپرسانە دەکات بەڵام بۆ تەنیا ڕفراندۆم سەر دەکرێت منای خوای گەورە میهرەبان سەلام و ڕێزم بۆ ئێوە بۆ کاک مەحموود و تەواوی بینەران وەڵا بە تەئەکید حالەتی هەرێمی کوردستان ئەگەر تەمەشای بکەی هەر لە سەرەتاوە دەسەڵاتی پارتی و یەکێتی دەسەڵاتێکی بیناکەر نەبووە و دەسەڵاتێکی ئامانزدار و
بە ئیستراتیزیەت و هەنگاونان هەم لە ڕووی سیاسی هەم لە ڕووی ئیداری هەم لە ڕووی مالی لە هەموو ڕۆکانەوە خۆ هەر لە مەسەلە پێش ڕیفراندۆمیش ئەم هەرێمی کوردستانە فەشەلی هێناوە بە هیچ کەسێک بەڕێوە ناچێ وەزعێکی زۆر خراپی هەبوو و مەسەلەی ڕیفراندۆم و ئەوەی کە ئێمە قەزیە سیاسیەکەی هەرێمی کوردستان کە ئێمە پشتمان پێ ئەستور بوو پرسی نێو دەوڵەتی بوو هەماونجی و هاودەنجی وڵاتان لەگەڵ ئێمە ئەمە قەزیەکی زۆر گرنگ بوو کە شەڕی ناوخۆش هەر لە پەنای ئەوە کرا زەرری پێ نەگال لەبەرەوە پشتیوانی هاوپەیمانان بۆ ئێمە زۆر گرنگ بوو و وڵاتانی دراوسێ بۆ ئێمە زۆر گرنگ بوو بەڵام ئێستا دوای ئەوەی فەشەلی ئیداری و بیناکردن و ئەمانە هەموو فەشەلی هێنا ئێستا ئێمە دۆستان و هاوپەیمانان و پشتیوانانمان هەمووی لەدەستداوە کێشەی کورد لە هەرێمی کوردستانە لە ئاستی نێودەوڵەتی هاتۆتە ژێر سفرەوە و بە پێچەوانەوە ئەوانەی کە ئیرادیان وەکو بڵی پێچەوانەی ئێمە بووە کە من بەڕاستی لەگەڵەوە نیم چکە ئێمە زۆر جار هەیە شکستەکانی خۆمان بە پەنای خەڵکێشکەوە دەنێن کە ئەمە دوژمنمان و نایێران و ناحەزان و کۆمەڵێ ئەمە بۆ ناو خۆش هەروە بووە ینی مەسلەی تەخوینکردن و ئەمە دەستی فڵانە و دەستی فیسارە هەموو ئەو قسانە مەوجود بووە بۆ وڵاتانی دراوسێشکە هەموو دەرکیان لەسەر پشت بووە و بە هەمانجیوان بووە ئەمجا لەگەڵ عێراق لەگەڵ هاوپەیمانانە ئێمە لە هەموو ئاستەکانە ئێستا دەرکەی خۆیان داخستووە و وەکو بڵێ قوفڵیان لەم مەسەلەیەداوە کە هەرێمی کوردستان نەتوانیوەتی ئیداری خۆی بکە و نەتوانیوەتی سیاسەتێکی نێودەوڵەتی باشیش بکە کە گوێ لە کەس نەگری ئینجا ناوی لێ خۆ دێنێ بۆ مانەوەی خۆی نەخێر بۆ نەمانەوەی خۆی ناکرێت ئەو هابێ لە ڕابردووە بۆ هەرێمی کوردستان کاریان بۆ خۆیان کرد و بەڵام ئێستا قەزیەی کوردی لەسەر هەر چوار پارچەکەش کەوتە ژێر فشار و کەوتە ژێر سفرەوە لە ئاستی نێودەوڵەتی و لەسەر ئاستی ئەوەی کە ناوخۆی بڵێن بۆ نمونە لەگەڵ عێراقا ئەوەش ئێستا دەرکەمان لەسەر پشتە ئەوان بڕیار دەرکەن و هەرێمی کوردستانیش جێبەجێکە یعنی ئەو بڕیارانەی لە ماوەی ئەم 15 ڕۆژە دەرکراوە ئێستا هەرێم چاوەڕێ دەکا بڕیاری کە دەرنەچێگەنا جێبەجی دەکەن بۆیە حالەتێکی زۆر زۆر خراپ نەخوازرا و نەبیستراو لە ئاستی نێودەوڵەتی ڕوبەڕووی هەرێمی کوردستانیان کردوتەوە ئەمەش هیچ ینی چۆن ئیدارەی هەرێم پێوەرێکی نییە تعریفێکی نییە ئەم سیاستکردنەش لە ئاستی نێودەوڵەتیە هیچ پێوەرێکی نییانی چۆنی تعریف دەکەی بڵێ ئەمە لە بەرژەوەندی چییە بۆ ئاتان کرد ینی ئێستا بۆ دەکەن دیسان بڕیارێککە دەردەکاتەوە ێ باشە و بڕیارە بۆ 10 ڕۆژ پێش ئێستا دەرت نەدەکرد چۆن ئەو بڕیارانەی و ئەو قسانە و تەسریحاتانەی 10 ڕۆژ پێش ئێستا لێ پەشیمانن هەرە و بڕیارە شەر بە هەمان شێوە ئێدە تو بۆ ڕێلەوە ناگریان بڕیاری وا دەرکەی لەسەر ئاستێکی زانستی بێ خزمەت بە وڵاتە بکە خزمەت بە دراوسەیەکانمان بکە خزمەت بە کۆمەڵگەی کوردەواری خۆمان بکە بۆ تو بڕیارێک دەرکەی کە بەیانی دەریەکەی ئێوارە لی پەشیمان ئەمە بەڕاستی خزمەت ئێمە خەفەت لەوە ناخۆین بەڵام خەفەت لەوە دەخۆین یعنی کوردستان و هەرێمی کوردستان کەوتۆتە ژێر فشارێکی گەورە و هەرێمی کوردستان لە درە ڕاوچێ ئەوە جگە لە سێمانجی ڕابردوو ئێستا فشاری عسکەری و ئەوەشی لەسەر بەڵێ بە بۆ چوونی ئێوە ئێستا کاتێەوە بوو کە ئەم دەسەڵاتدارانە مەسەلەن دەست لە کار بکێشنەوە لە دەسەڵات بڕۆن یاخود مەسەلەن ئەنجامی ڕفراندۆم سڕ بکەن ڕەنگە خەڵک ئێستا داواکاریەوە بێ کاوان دەسەڵاتەکانیان سڕ بکەن وڵات دەسەڵاتەکان بە تاکید ئێستا دەسەڵات دەبووە چارەسەری بارودۆخی خۆیان بکەن چکە من بەڕاستی کە حەچیم دەسەڵاتی وانیش ئێستا بریتە دەسەڵاتێکە دیار نییە بڵێ ئەم دەسەڵاتی وان لەکوێ دەست پێ دەکاوە لەکوێ کۆتایی پێدێ ئەنجومەنی وەزیران دەسەڵاتدارە مەکتەب سیاسیەکان دەسەڵاتدارە سەرۆکەکان چێ دەسەڵاتدارە ینی تا واز بێنێ و بڵێ ئەمە سەرۆکی حکوومەتە واز دێنێ فلان وەزیرە واز دێنێ ینی دەسەڵاتی هەرێم دەسەڵات لە هەرێما شاراوەیە کەس نازانێت چێ ڕێی لە پەرلەمانگرت چێ پەرلەمانی داخست وەزیر چی بەدەستە دەسەڵاتەکانی کەچیە ئێستا حکوومەت لە ماوەی سێمانجی ڕابردووە هیچ قسەیەکی نەبوو ئێستا هاتۆتە مەدانەوە قسە دەکا و سەردان دەکا و تەسریحات دەدا پێشتر بۆ نەبووە ینی بۆیە ئێمە لە دەسەڵاتەکانیش تا ئێستا دیار نییە ئێمە من پێم وایە ئیلا تاکە ڕێگەیەکەوەیە کە خەڵکی هەرێمی کوردستان و چاوەڕێشی دەکا حکوومەتی عێراقی بتوانێت تعدیلاتێک لە هەرێمی کوردستان بکە بەهۆی ئەو بڕیارانەی کە لێەوە دەردەچێت ئەگەنا ئێرە نە ڕێک دەخرێت نە تەنزیم دەکرێت نە بڕیاریشی پێدەرەکرێەوە نە بڕیاری جێبەجێ دەبێت لێرە چۆنی جێبەجێ دەکەی ینی ئێستا بۆ نمونە حکوومەت دەتوانێت بڕیار بەسەر مەکتەب سیاسیەکانە دەرکە دەتوانێت بڕیارەکانی جێبەجێکە چ وەزارەتێک دەتوانێت بڕیار دەرکە یەک وەزارەتم بۆ بێنە بتوانێت بڕیارێک دەرکە و جێبەجێ بکە لەم هەرێمی کوردستانە
بەڵێ سوپاس دەکەم دواتەگرم بۆ لای بەڕێز کاک محمود سەبارەت بە دوایان بارودۆخە خەڵک چاوەڕێی دەست لە کارکێشانەوە بوو خەڵک چاوەڕێ بوو کەدان بە هاوڵەکانیاندا بنرێت بەڵام بۆچی ئێمە لە کوردستان ئەمە نابین بە پێچەوان بوون بە درێژکردنەوەی تەمەنی دامەزراوەکان دەبینین خۆ لە ڕاستیال زۆرە تەمان هۆی سیاسی و کۆمەڵایەتی و ئەوانەی هەیە ئابووریشی هەیە ئەوەکانەوەیە کە ئێمە نەبوو بە کەڵچەری کۆمەڵایەتی یەکێک کە شکستی هێنا لە لای ئێمە ئێستا لە مثلەن سەیری دنیا بکە سەیری هینە تۆپی پێ بکە هینێک کۆچێک مدەریبێک کە چەند یاری لەسەر یەک ئەدۆڕێنێ هەستەکە ئیتر عیبە لە ڕاستیە مدەریبی ئەو نادیە بێ واز دەهێنێ ینی لەوێ بووە بە کەڵچەر شکست عیبە ئیتر ئەو کەسە خۆی شەرمەکە لە ڕاستیا دەرکەوێت بەس لێرە نەخێر شکست لە دواییە پێمان نەفرۆشنەوە بەسەرکەوتن سەیری ئەو کارە ساتانە کە لە ماوەی 40 ساڵی ڕابردووام قیادەیە بەسەر ئێمە هێوا مەسەڵەن ئاشبەتاڵیان کرد ئاشبەتاڵ چارەنووسی گەلێک شۆڕشی 14 ساڵەی گەلێکیان لە ماوەی چەند سەعاتێکە بە 100,000 چەکدارەوە 60,000 پێشمەرگە هەبوو پێشمەرگەی چەکدار و 40,000 بەرگریمی لێ هەبوو لە گوندەکانی کوردستانە 100,000 بوو بە ملیۆنان فیشەکمان هەبوو بە مەلایین دۆلار هەبوو باشە بە سەدان هزار تۆپی دژە ئاسمان و تۆپی هاوان و ئەوانت هەبوو تۆپ دوورهاوێژت هەبوو لە ماوەی چەند سەعاتێکە ئاشبەتاڵیان کرد و چارەنووسی گەلێکیان لە جیاتی ئەوەی دواز بێنن دوایی وتیان ئێمە ئەبێ مەمنون بن ئاشبەتاڵمان کرد ئەگەر ئاشبەتاڵمان نەکردایە میلەتی هاچوو باشە ئەنفالەکان بەسەرمان نەهات لە جیاتی ئەوەی واز بێنن عوزر هێنرایەوە بۆ ئەنفالەکان مفاوەزات تۆ سەیری ئەم هینە ینی ئەمەیان کە حەزەکەم بینەراش سەرنج لەمە بن لە دوای هینە لە دوای ڕاپەڕی کە بڕیاری 688 هین دەرچوو ئەنجومەنی ئاسایش دەرچوو لەو کاتەیە سەدام حسێن تا کەوتبووە لە هەموو دنیاە چکە هەموو جەریمەکانی کەشف بوون ئەنفالەکان کەشف بوو هەڵەبجە دەنگیا بووەوە کورد ئەستێرەی گەشت بوو بۆ هەموو دنیاوەکو ئێستا بە عملیەکە عکس بوو ئەو کاتە هەموو دنیا دژی سەدام حسێن بوو هەموو دنیا پشتیوانی لە ئێمە کرد کە چێ ڕیان کردچوون بۆ مفاوەزات لەم وەختەیە کە هەموو دنیا پشتیوانی لە عەبادیەکە هەموو دنیا لە دژی ئێمە وەستاوە بە شەرتی سەدام حسێن ئەلفانی کردوین ئەمان ئەنفالیان نەکردوین لە هاتوین لە دەستورێکە هەموو مافەکانی ئێمەی تیا سەلمێنراوە لە ماوەی ئەو 13 ساڵەی ڕابردووشە ئەو دەسەڵاتەی لە هەرێمی کوردستانە ئەو ئیسفادەی لە عێراقی کردو بە تاریخ ڕووی نەیاوە باشە لەگەڵ ئەوەشە لە کاتێک شکستی دوژمنەکە تا کە هەموو دنیاشی لە پشتە تۆ ئەچی مفاوەزاتی لەگەڵاکەی لەم وەختەیە لەگەڵ دۆستەکە کە دوژمنە نییە تۆ بەشێکی لەو بە دەستور مافەکانە سەلمێنراوە ئەتوانی بڕۆی بە گفتوگۆ هەموو مافەکانی خۆت بێنەتە دی هەموو دنیا ڕژای لێکردی و عێراقی شتیان مەی کە ئێمە حازرین بێن هەموو مافە دەسووریەکان مناقەشە بکەینەوە سەر لە نوێ لەو کاتەیە تۆ بڕۆی دژایەتی ئەو دەسەڵاتە بکەیت کە هەموو دنیا پشتیوانی لێ ئەکا و زوڵمیشی لێ نەکردوی ئەگەر بەراوردیکەی بە ڕژێمی سەدام حسێن یعنی ئەمە بێعەقلی ئەم قیادەیە کە لە ئەوە 56 ساڵە ئەم میلەتەی ئێمە بەڕێوە ئەبن لە ڕاستیە شکستی ئەمجارە شکستێکە هیچ هینەکەڵ ناگرێت هیچ عزرێکەڵ ناگرێت شکستێکە ئەم جارە بە سەبقی ئیسرار و ئەوەی لە قانونا پێڵن سەبقی ئیسرار و تەرەسودەوە سەبقی ئیسرار و تەرەسود دایمە لە قانونی عقوباتە قورسترین سزای هەیە لە ڕاستیە ئەمانیش بە سەبقی ئیسرار و تەرەسودەوە ڕۆشتن میلەتەکەی ئێمەیان خستنەوە ئەم چاڵەوە سزاکەیان لانی کەم خۆیان بەس کەرامەتیان هەبێ ئەبێ واز لە کاری سیاسی بێنن نەک بەس لە پۆستی حکوومەتی و لە ئیمتیازات واز بێنن ئەبێ ئەگەر کەرامەتیان هەبێ ئەو واز لە سیاسەتیش بێنن چکە ئەوە ساڵێک و دوان و دە و 20 و 30 و 40 و 50 نییە 6 ساڵە شکستە هێنن تاکەی ئیترەوە ئەم میلەتە ڕۆحی دەچوو لەبەرەوە یەک تۆز هینیان هەبێ یەک تۆز بۆ خۆیان مرۆوەتی تێمابێ لە ڕاستیە ئەبێ بە یەکجاری واز لە کاری سیاسی بهێنن ئەمانە لەبەر ئەوە ئەم شکستە لە هەمویان قورسترا و هەتا ئەوانیش مابن لە ڕاستیە لە دەسەڵاتەوە ئێستا بڕۆ
کۆبوونەوە کراوە داوای یەک ڕێزیەکەن مەکتەبی سیاسی دوو حیزبی دەسەڵاتدار لە ماوەی نزیکەی سێ دەیە ڕابردووە حکمی ئەم هەرێمە ئێمەیان کردووە داوای یەک ڕێزیەکەن لە ڕاستیە یەک ڕێزی تەنیا ئەو کاتە دروستە بێ کە ئەم وەجهە ناشیرانە هەمویان بچنە دواوە هەیەە لەناو حیزبەکانە خەڵکی پاکەیە لەناو پارتیا پارتی من پێم وایە زۆر جاروتومە پارتی غەدری لێ ئەکرێ بنەماڵەی بەرزانی غەدر لە پارتی ئەەکەن پارتی تاریخی هەیە پارتی لە زۆر قۆناغا ئەگەر بچیتەوە بە تاریخە تاریخێکی زۆر باشی هەبووە لە ڕابردووە بەڵام وەختێکە بوو بە لە حیزبی نیشتیمانیەوە بوو بە حیزبی بنەماڵە ئیتر تاریخی ئەو پارتش لە ڕاستیە براوە بۆ گرروپێکی زۆر دیاریکرا و غەدریان لەکەن ئەم گرروپە باواز لە پارتی بهێنن پارتی ئەتوانێت خۆی بگرێتەوە خەڵکی باش و پاک بێنێتە پێشێ بە ئەم گرروپەی کە شکست لە دواشکرد لە ناوێشێتی نیشتمانی بەسەر میلەتەکەش و بەسەر حیزبەکەشیان هێناوە بە ئەوانە بکشێنەوە خەڵکی زۆر باش لە ناوێشێتی نیشتمانیە هەیە وەختێک ڕێزی دروست ئەبێ هەموو ئەمانەی سەبەبی ئەم شکستەی ئەمجاران باواز لە شکستەکانی لە 50 ساڵ لەمەوە پێشیانەوە بهێنین تەنیا بینە سەر ئەم شکستە هەموو ئەوانەی لەم شکستە مەسئولن نەکشێنەوە لە عملی سیاسی یەک ڕێزی دروست نابێت یەک ڕێزی زۆر ئاسانە ئەگەر ئەوان واز بێنن بەس مستحیلە ئەگەر ئەوان لە حکومە بمێنەوە بەڵ سوپاس دەکەم دواتەگەرم وڵای بەرز کاک سەلیم ئەگەر بگرین وڵای بەڕێستان سەبارەت بە دۆخی ئێستا چارەسەرەکان دواتریش قسە لەسەرەوە دەکەین کێ دەبێ نوێنەرایەتی لەگەڵ بەغداد بکە بەڵام سەبارەت بە ڕاگەندراوەکەم ڕووی مەکتەبی سیاسی یەکێتی و پارتی دەڵێن هەوڵەکانمان چڕ دەکەینەوە بۆ دۆزینەوەی چارەسەر پێتان وایە ئەوان کە فەشەلیان هێناوە لە 26 ساڵی ڕابردوو دەتوان جارێکی چارەسەر بۆ بارودۆخە بدۆزنەوە یاخود دەبێت خەڵک بەدیلی دیکەیە بێ بۆ دوای بەدیلی دیکەدا بگەڕێت وەڵام پێم وایە ئەوە کۆتایی هاتووە خەڵکیش بە تاکید گوێ لەوە ڕاناوێت چونکە چارەسەرەکە چییە هەفتەیەک پێش ئێستا لە دوکان دانیشتن ئەوەی لێوێ باس کرابوو ئەوەی لێوێ بڕیاری بە یەکتر گوترابوو دیراسە کرابوو ئەم شتێکیان بە خەڵک دەگوت 24 سعات مۆرەت درابوو باسی ئەوانیان نەدەکرد کاکە ئێمە پێکاتوین لەسەر کۆمەڵەشت و ئاوا دەکەین وا دەکەین ئێستاش یەک ڕیزی لەسەر ئەساسی چ دروستە بێ یعنی میلەتە بۆ 50 ساڵە یەک ڕیز نییە گەروان لی گەڕێن هەموو خەڵک یەک ڕیز بوو هیچ گرفتی نەبوو با ئیدارەیەکی باشە بزانە یەک ڕیز دەبیانە هەموو دنیا یەک ڕیز دەبوو ئێمەی لە هەر شەو ڕۆژبانگەشەی بۆ دەکەین و بەڵام لەولاوە ئامادە نییە ینی مدیر ناحیەیەک ئامادە نییە کورە مۆزەفێک بڵێ ئەوە جێی فلانە ئیلا بدرێتە فلان یعنی ئەمە حیسەی فلان حیزبە سنەما شەڕ نەکەن لەگەڵ ئەو لایەنانە لەسەر حیسە ئەتوۆندت بەبەرە بڕێت و نابێ ئەوەتە بێت و نابێ ئەوەتە بێ ترە تا ئێستا هاتوو ئێستا پێم وایە یەک ڕێزی ئەم هەرێمی کوردستانە لە بەردەمی قەزیەکی زۆر گەورەدایە ینی ئەوە پێویستی بەوەیە کە بە تاکید ئەو دوولایەنە دیراسەیەکی خۆیان بکەن و اعتراف بەو شکستە بکەن و چارەسەرێکی ئەم خۆیان بکەن چکە ئەوە سەردەمی وەکو کاک محمود باسی کرد سەردەمی 75 و 85 ئەوە نییە گفتوگویان هەڵوەشاندەوە دوای نەتیجەی کورد ئاوای لات 85 هەڵی وەشاندەوە نەهامەتیەکان هەموو دوای ئەوە هات ئێستا تەمەشای بەراورد کە لەگەڵ 75 ئیزافەیە بۆ قسێکی کاک محمود هەر هەمان شێوەیە ئەو کاتە نیوەی کەرکوچمانەوە بە ئیتیفاق و کەسی ژانفال نەکرابوو کەسی چیمیا و یەک دێژ نەڕما بوو ئێستا هاتۆتینەوە زۆر لەوەش کەمتر پێشی ڕازین و داوای گفتوگۆ دەکەین ئێمە مەمنونین ئێوە شتیوە لە سیاسەتا چۆنەوە دوای وجودی حیزب یعنی چی حیزبی سیاسی بۆی خزمەتی خەڵک بکە پرۆژەی سیاسی هەبێ و خۆشگوزارانی بۆ خەڵک بێن ئێمە لەوەتی هەیە ئەم دوو حیزبە هەر ناخۆشی بۆ خەڵکە دێنن هەر بەڵاو موسیبەت دێ ئەنفال دێ چیمیا دێ نەهامەتیەکان زیاد دەکە ئێ باشە تو نابێت دیراسەیەکی خۆ بکەی بڵێ کاکە یانەمە تەواز بێنن یانەوە تا هەر نەغمە و میکانیزمەکانی خۆتان بگۆڕن بڵێن کاکە ئێمە لە مەودووا دەکەین و مەیدانی عملی ئەگە مەیدانی عملی نەکەن لە حکوومەتی عێراقی من پێم وانێ گفتوگۆ بکە ئەوگە گفتوگۆ بکە ئەوە بە تاکید لە دژیوان سەر خەڵکەیە بێ بۆی ئێستا پێویستی بۆیە گۆڕانکاریەکی جەزری بکرێ لەگەڵوانە ئەگەر نەیکەن ئەوە بە تاکید ئەو بڕیارانەی عێراق بە زیادەوە بەسەرێرە جێبەجێ دەکرێت ئەو کاتە ئەوەی کە لەگەڵ ئێمەیان دەکرد ئەوان بۆکو یاسا بەسەریانە جێبەجێ دەکەن ئەمە پێم وانی ئەو قسە وەکو بڵێ بە شێوەیە کەیانی مماتەڵە بە وەزعەکە بکرێت کار لەوە نەماوە ینی ئێستا یەک ناوی دێن و دەڵێن کاکە ئەمە شتی لەسرە ئەمە ئەوەی لەسرە ئەمە گەندەڕە ئەمە وای کردووە ئەو بڕیارانە لە پەرلەمان دەرەچێت پێشان گفتوگۆ دەکرا تەوافقی سیاسی دەکرا لە 2 ساڵی ڕابردوو
ئێمە هیچ تەوافقی سیاسیمان نەدەکرد ینی ئامادە نەبووین مدیر عامێکمان لابن چەند ساڵ داوای ڕێزەرکانی جێشیان کرد با بەبی گۆڕن هیچکە دانن با هەر کورد بێ ئاخری لایەن برد ئێستا ئەمر خەبزشیان بۆ دەکرێت شتیوە تو مەسوور بزانی کەوای لێدێ بۆی چێچکەن ینی کەسەکەمان ناتوانێت کەسیکە دانێ ئێگە نیمانەوە بەڵێ ئێکەواتە بە بۆ چوونیەوە ئێستا ئیکێتی و پارتی کەمڕۆژ لە بەیاننامەکەیان باز لە چارەسەر دەکەن ئەوە ناتوانن چارەسەر بدۆزنەوەی بەدیل چێ ئێستا و بەرەی کە پێکهێنراوە لە نێوان کۆمەڵ و گۆڕان و هاوپەیمانی بۆ دموکراسی و دادپەروەری دەتوانێت بێتە بەدیلی ئەم دۆخە و چارەسەر بۆم دۆخە بدۆزنەوە؟ بەدیل هەیە بەڵام بەدیل چۆنی بتوانانی چارەسەر بکەیت چکۆ ئەگەر ئەوان ئامادە نەبن چاکسازیەکە لە ناوخواانە بکەن ئەوە کاتە حکوومەتی عێراقی دەیکانی بۆ نمونە لە مەسلەی وەزارەتی پێشمەرگە ئێستا ئەوان هەموو دەگەڕێتەوە بەردەمی حکوومەتی عێراقی ئێمە 200 لەوەیە 150 تا 200,000 چەکدارمان هەبێ حکوومەتی عێراقی بۆ شێوە تەعاملەکە لەگە سکرتەرەکانی کەش بە هەمان شێو ئێمە بەدیلێک بۆ حکوومەتێک ئێستا ئەم حکوومەتی ئینقازی نیشتیمانی بۆ ئێرە ڕادەگەندرێ بۆ حالەتێک بێ حکوومەتێک بێ کێشەی ئیداری و ناوخۆی نەبێ ئەم دەستە سیاسیە لا دەبێ ئەوانی کە دێن بە ناوی حکوومەتی ئینقازی نیشتیمانی ئەوە دەکرێت بەڵام ئێمە بەخۆی گرفتمان لە ناو خۆشمان هەیە ئێستا هیچ کەسێک ناتوانێت نەبوو خۆشیان نەبە دیلێشکەش بتوانێت ئیداری ئەو هەرێمە بدا بەو وەسعی کە هەیە چکە ئێمە لەمە دو ئەو داهاتە نامینێ نەوت فرۆشی نامینێ سەرۆت و سامان نامینێن بیخەنە بەردەست خوان و هێزی پێ گەورەکەن و خۆیانی پێ گەورەکەن ئەوانە نامین ئێ باشە تو ئەگەر بە هەر بە سەتا حەفدەکەت بدەنە سەتا حەفدە هەر بەشی ئەو پێشمەرگە و بەشی ئاسایش و بەشی دژە تیرۆرەکە ناکاتی ئەوانی کە خەڵک مۆزەف دائیرەکان ئەمانە بەچی بەڕێوە دەبێت ئەم حالەتە دەبێت من پێم وایە حکوومەتی هەرێمی کوردستان بیانێ و نیانێ هەموو لایەنەکان بە ئێمەشەوەی یان فۆرماتێکی سەرتاسەری باش بکرێ وەکو حکوومەتێکی باش بێ بە وەزارەت و هەموو حکوومەتەکە و بە هەموو وەزارەتەکانەوە بتوانانی ڕێکی خێوە ئەوە دەگونجێ بە ئەو کاتە بە هەموو کەسێک بەڕێوە دەچێت بەڵام بۆ حالەتی ئێستا نە عێراق تەعاملی لەگەڵەکە دوای مەسەلە هەر عێراقیش نیە ئێستا ئەگەر دەڵێن لەگەڵ عێراقا ئەمە تورکیا ئەمە ئێرانە هاوپەیمانییان هەیە و لەگەڵ هاوپەیمانانە تەنسیقێکی باشیان هەیە کەواتە تو ناتوانێت ڕێلەوە بگری ئەو فشارێک کە لەسەر هێنێمە نتوانانی چاکساڵ بەڵام ئێستا یەکێتی و پارتی دەتوانن کە ئەگەر بۆیان بکرێ بەڵام پێم وانێ قسەیوانش لەناو هەموو مەکتەبی سیاسی بڕوا لەناو حیزبەکەش بڕوا کە بتوانن چاکسازی بکەن ینی هەر لەسەر مەسەلەی وەزارەتی پێشمەرگە ئەم هەموو هێزە بزانام دەتوانن یەکی بخەن هێزی ئەو هەموو مەکتەب سیاسی توان یەکی بەڵای سپاس دەکەین من ناکرێ ئیلا ئەمە بە پێوەرێک دەکرێت کە حکوومەتی عێراقی لەگەڵ هاوپەیمانان داینێ بەوە ڕێک بخرێگەنا بە هیچ هێزێکەوە ڕێک ناخرێ بەڵێ سپاس دەکەم بەڵە بینەرانی برس ناوبڕێژ کورتمان هەیە دوای ناوبڕەکە دەگەڕێنەوە وڵاتان لەگەڵ مامێنەوە بەرنامەی ئەمڕۆ با سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا. سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئەڵتونسای تەمێکی ڕاستەقینە و 100% سروشتی نۆشی کەو هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە. نوێترین ئۆفەر لە کۆمپانیای ئەسێەوە ئێستا مۆبایلی زیرەکی ئەسێ Q5S 4G LTE کە بە فینگرپرینت کار دەکات بە قستی مانگانەی تەنها 59,000 پێشەکی و مانگی تەنها 14,000 دینار. نوێترین مۆبایلی زیرەک و پێشکەوت و بە نزمترین نرخ بۆ تۆی خۆشەویست. ئەسێ Q5S 4G LTE.
سنتەری گوڵهنگ بۆ جادەرمانی سروشتی بۆ لە شولارێکی ڕێک و تەندروست هەڵدەستێت بە دابینکردنی کۆمەڵێت چای جادەرمان لەوانە چاینانە بە سوودە بۆ ڕیخۆڵە و گەدە و نەهێشتنی غازات مێشک و سووری خوێن چالاک دەکات لە دڵتێک هەڵچوون دەتپارێزێت بە تایبەت بۆ ئافرەتانی دووجان چای زەنجەفیل و لیمۆ هەنجوین بەرگری لەش بەهێز دەکات و بە سوودە بۆ هەڵامان شەشی لەشکەم دەکات و لاشت پاک دەکاتەوە لە مادەی ژەهراوی بە سوودە بە ئەوکردنی قوڕگ و فرێدانی بەڵغەم چای سەوزی جینگۆ کۆلسترۆل دادەبەزێنێ بە سوودە بۆ دابەزانی پەستانی خوێن و ڕێگرە لە زەهایمان چای جیسیم بە چای دژە پیری ناسراوە توانای سێکسیت بەهێز دەکات و چالاک بەشی جگەر و دڵ و مێشک و گورچی لەیە چای گوڵە حاجیلە دژی هەوکردن و گرژبوونی ماسوولکەیە تادا دەبەزێنێت و ئازار کەم دەکاتەوە هەروەها بە سوودە بۆ ئازاری سووری مانگانە کۆمپانیای دنیا دیکۆر کۆمپانیای دنیا دیکۆر ئامادەیە بۆ دانانی دیکۆراتی ماڵ و شوێنە گشتی و حکومیەکان کۆمپانیای دنیا دیکۆر هەڵدەستێت بە دروستکردن و دانانی کەوانتەر و ژووری نووسن و ئۆفیسی گەشت و گوزار و جبسم بۆردی مەغریبی و کاغەزی دیواری ئیتاڵی و تەختەی ئەرزی تورکی و ئەڵمانی و جیاکردنەوەی هۆڵ بە HDF و MDF و داری سروشتی کۆمپانیای دنیا دیکۆر دنیایەک بۆ دیکۆراتەکانتان ناونیشان سلێمانی فەرعی یەکەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر پارکی مەلیک مەحموود فەرعی دووەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر سۆپەرمارکێتی ئاڵتون فەرعی سێیەم ناوچەی پیشەسازی یەک بەرامبەر تاقیگەی بیناسازی کۆمپانیای دنیا دیکۆر تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت دووبارە سڵاوتان لێبێت بەڕێزان کاگم حەودەگە بگەڕێمە و لای بەڕێستن سەبارەت بەم بارودۆخی کەتی کەوتون ئایا ئێستا مەسەلەن خەڵک ڕەنگە بڵێ کۆمەڵێک سەرکردە ئەوانەی کە شکستیان هێناوە ئایا ئێستا بەدیل هەیە لە ناو کۆمەڵگە هەم بۆ چاکردنی دۆخی ناوخۆ هێرێم بۆش و توێژیش لەگەڵ عێراق بکرێت خۆی ینی بەدیل من پێم وانە مەسەلەن بەدیلی ئەوانە نەبن مەسەلەن بەدیلی کاک مەسعود نەبێ بەدیلی کاکۆسرت نەبێ لە ناو یەشێتیە ئەوانە لە ناو حیزبەکانی خۆیانە بە کاریزمایان داهێن من بە تەسەورم لە ڕاستیە کورد پێویستی بە کاریزمان نەماوە پێویستی بە کەسانی نیشتمان پەروەری بە ویژدانی پرۆفیشناڵی ناگەندەڵ هەیە چۆن چاک لەوانت بێنە پێشێ حکومڕانی بکەن ببن بە ڕئیسی وزەرا ببن بە وەزیر ببن بە مەسئولی گەورە بچنە ناو پەرلەمانەوە ئەمانە ئێمە دەرکە و کاریزمەکانمان لە ڕاستیە بەداخەوە کاریزمەکانی ئێمە ینی بەبێ ئەوەی کە ینی وا وەرگیرە بەسەر من بۆ نمونە لەو کاریزمانەیە کە لە دەستمانداوە من بابەتێکم لە کۆنا بڵاو بۆتەوە ناوم نابوو کاریزمای سلبی و کاریزمای ئیجابی کاریزمای سلبی هەیە کاریزمای ئیجابی هەیە سلبی هەیە ئیجابی ئەوانن کە هەموو شتێکیان بۆ میلەتەکەیانەوێ هەموو شتێکیان بۆ نیشتمانەکەیانەوێ هەموو ئۆتوانیانەی کە هەیەە بۆ نیشتمانەکەی خوانی خرجەکەن نەکجۆ بە خۆیان ئەدەن ماڵ و خێزان و خزم و کەس و کاری خۆیان ئەدەن ئەمانە لە دنیا کۆمەڵە نمونەی جوانت هەیە ماندێلات هەیە کاریزمایەکی ئیجابیە گاندیت هەیە کاریزمایەکی ئیجابیە دەلەیلامات هەیە کاریزمای ئیجابین ئەمانە هەموو دنیاش ئەنازیان پێوەکەن لە لای ئێمە کاریزماکان لە لای ئێمە کاک نەوشیروان بە ڕەحمەت بێ میلە دەزانێت کە کاریزمایەکی زۆر ئیجابی بوو چکە هیچ شتێکی نەبۆ خۆی ئەویسونە بۆ حیزبەکەی ئەویسونە بۆ بنەماڵەکەی ئەویسوە هەموو ڕەنجەکانی ئەو بۆ میلەتەکەی بوو ئەمە ئەگەر بمایەتەوە بیتوانێت لەم دەرفەتە بمایە من پێم وایە ئەو بمایە ئەمەمان بەسەر ناهات ئەمانە کاریزمای ئیجابین ئەگەر هەبن سوودیان هەیە بەڵام کاریزان سلبیەکان زەرەریان هەیە باقی هینەکانی ئێمە ئەوانەی کە قیادەی شۆڕش و حکومڕانی ئەوانەی ئێمەیان کرد هەمویان کاریزمای سلبین لە پێشەوە بەرژەوەندەکانیان وادا بەشەکەن بەرژەوەندی خۆیەتی هی کوڕ ماڵ و منداڵەکەیەت هی خێزە عەشیرەتەکەیەت هی منتیقەکەیەت هی حیزبەکەیە لە ناو حیزبەکە ئێستا ئەگەر بە مەسەلەن پارتی بە نمونە بهێنینەوە بۆ کاک مەسعود چۆن بەسەن لە بەرژەوەندەکانی دابش کردووە لە پێشەوە خۆیەتی ئەجا کوڕەکانێتی دوایی براکانێتی دوایی برازاکانێتی دوایی لە ناو شێخانە ئەگەر کەسی کە هەبێ لیان نزیک بێ دوایی ئەچێتە ناو عەشیرەتی بارزان دوایی ئەچێتە ناو بادینان لە ناو پارتیەکانە پارتیەکانی بادینان دوایی ئێتە پارتیەکانی سۆران لە دوای ئەوەی هەموو ئەمانە تەواو بوون بە 8 9 فەقەرە ئەنجا ئەگاتە بەرژەوەندی گەل و نیشتیمان
ئەمە کاریزمای سەلبیە ینی بوونی خەتەرە نەبێ باشترە لەبەرەوە ئێمە ئەم کاریزما ئیجابیانەمان نەبووە لە تاریخە باشتر وایە زەمانی کاریزما تێپەڕێنین خەڵکی بە ویژدان و نیشتمانپەرۆر و خوێنەواری باش و شارستانی ئەوانە بێن لە ڕاستیە حکومڕانی ئەم هەرێمە ئێمە بکەن و زۆریشن لە ناو میلەتی ئێمەیە بە سەدان ینی بەشی 2-3 حکوومەتی لەو بابەتەی ئێمە لە ساڵانی ڕابردووەمان بەشی 10 حکوومەتی وای کەسانی لەوانەمان هەیە ئەگەر مەبەست نیشتیمان و گەل و نیشتیمان بێ نەک بەرژەوەندی تایبەتی طبعا ئەمە حیزبانەی کە 30 ساڵە 26 ساڵە حکومڕانی ئەم هەرێمە ئێمەکەن ئەمانە ڕێگە نادەن چکە بە دوای بەرژەوەندی خوانەوە ڕێگە نادەنەوەوانە جیان لە ناو خۆشیانە خەڵکی لەو بابەتە هەیە ڕێگان پێ نادەن ئەوانە بێنە پێشەوە دەرکەون و خزمەتی خەڵک بکەن لەبەر ئەوە نەبوونی ئەو کاریزمانەیە زۆر باشن و من پێم وایە ئەمە فرسەتێکی زۆر باشە میلەتەکەی ئێمە بیقۆزێتەوە بە یەک جار نەجاتمان بێت لەم هەموو کاریزما سلبیەی کە لەناو ئەم هەرێمە ئێمە هەبووە لە ماوەی ئەو دایان ساڵی ڕابردووە هەر خەریکی تاڵان و بڕۆ و کۆکردنەوەی پارە و ئیمتیازات بوون جارێکی تریەتی و پارتی کەمڕۆ لە بەیاننامەکان وتویانە ئێمە چارەسەر دۆزن ئەوان ناتوانن بە هیچ جۆرێ پارتی و یەکێتی لە 26 ساڵی ڕابردووە دەیان جار بمیلەتیان سەلماندووە کە ئەوان ناتوانن وەزع باش بکەن ئەوان بەس ئەتوانن خراپ بکەن میلەتکاتی زۆری پێداوی ڤیددیۆیەکی لەم فتریا بۆیان بڵاو کردوێتەوە لە تۆڕی کۆمەڵاتیا تازیان کردوێتەوە جارێک لەگەڵ تەلەڤیزیۆنێکی BBC کوێیە مقابلەیەکی یەکەن ئەڵێ ئێمە زۆر ئاسان نتوانین پردێتێک بێن بەڵام نازانین پردێک دروستکەینەوە کەسی وا ناتوانێت خۆی ئاعترافەکە کە ئەو ناتوانێت بینا بکە ئەو بەتوانێت بەس ئەزانێ بڕوخێنێ وەلەو فترەیە ڕابردووە لە 26 ساڵی ڕابردووە گەر بگەڕێنەوە بۆ دوورتر بۆ ئاژبەتاڵ و ئەوانە ئەوان زۆر ئاسان توانیوانە بڕوخێنن بەس قەت پێیان بینا ناکرێت لەبەرەوە تاکەی چاوەڕێ ئەمان نابی یعنی ئەوە پندێکەیە ئەڵێ گەجارێ خەڵەتانمە بگرێ ئەگەر بوو بە 2 جار خۆم بگرێ ئیگەر میلەت بڕوا بەمانە بکە کە ئەتوانن چا بکەن خوا میلەت بگرێ من پێم وانە ئەمانە بە هیچ جۆرێک تازە چانسی ئەویانمان بێت بتوانن ئیتر قیادەی ئەم هەرێمە بکەن وەکو ڕابردوو و لە دەستیان چوو چکە ئیتر گومرگەکەیان نەماکە ئەیان بر بۆ خۆیان و دەستگای سەرکوتکەریان پێ زیاد دەکرد و قەڵێمی پێ ئەکردن و وژدانی پێ ئەکردن و هەڵبژارنیان پێ تەزویرە کرد و خۆشیانیان پێ دەوڵەمە نەکرد هەموو ئەمان ئەم ئیمتیازاتانیان نامێنێت تر چۆن دەتوانن میلیشیا ڕاوگرن میلیشیاشیان ئیتر پێ ڕاناگیرێ لەبەر ئەوە وردە زەمانی تێکشکاندنی کاریزمای سەلبی پێگەیشتووە لەم هەرێمە سپاس دەکەم دواتەگرم ولا بەس کاک سەلیمە گەمگەرم وڵای بەڕێز سەبارەت بە وتوێژ لەگەڵ حکوومەتی عێراقی ئێستا تاکو ئێستا حکوومەتی عێراقی ئامادەنی ئەوانەی کە ڕیفراندۆمیان ئەنجامدا و مامەڵیان لەگەڵا بکرێ بۆ نمونە عەبدوڵڵا زەیدی بەرپرسی مەلەفی کورد و پەیمانی نیشتیمانی دڵ ئەوانەی کە ڕیفراندۆمیان ئەنجامدا ئێمە جارێک تر مامەڵیان لەگەڵ ناکەینەوە ئێستا بەدیل چییە بۆ وتوێژ لەگەڵ بەغدا چونکە ئێستا خەڵکی کوردستان لە دۆخێکی خراپدا بە تایبەتی بۆ مەسەلەی موچە بەدیل چییە ینی چی بکرێ تیمی تازە پێک بێنرێ بۆ وتوێژ وڵای یەک ئیزافەیەکمە بوو بۆ ئەوەی ڕابردوو بۆ حکومڕانی هەرێم کە نمونەیەکی زوندووە بەداخەوە کە پۆلێ قارەمان لە کەرکووک شەهید کران بەڵام نمونەی کەرکوو لە 14 ساڵی ڕابردووە ئێمە چۆن لە بینی پارتیۆچێتی بەڕێوە بردرا لەوەیە 20 دەسەڵات لەو کەرکووکە هەبوو بێ و هەر یەکەی بە کەیف خۆی بووە ئێستا کەس چەکێکی تیانە دەسەڵات گەیوەتەوە پۆلیس بۆ خۆشیان زۆر پێی ڕازین کە دەزان ئێستا باشترە لە ڕابردوو لە ڕووی ئەمنیەت و لە ڕووی هێز و لە ڕووی ئیدارەدانەوە یعنی ئەمە ئەوەی لە کەرکووک دەکرا بە هیچ حیزبێک بە هیچ دەسەڵاتێک دەکرا یەکێتی و پارتی لێوێ ڕێک بخا ئەو ئاسایش و پۆلیس و ئەو هەموو دەستگا ئەو هەموو هێزە دەتوانێت ڕێبخە ئەگە لەوێ ڕێک بخرایە ڕێکیان دەخست کە نەکرا هەرێمیش بە هەمان شێوە ئەوە نمونەیەکە گواستراوەتەوە بۆ کەرکووک مەسەلەی گفتوگۆم پێم وایە هەرێمی کوردستان لە بینی لە بەردەمی دوو ڕێگایە یەکەم ئەگەر بۆ خۆی بتوانێت لێرە چاکسازیەکی باش بکە ئەوان بتوانن ینی بۆ خۆیان چکە ئەگەر نەیکەن ڕێگەی کە هەیە لە بینی وەکو دەڵێ اختیارەکانە ئەحلا و مامۆڕ هەرچیشان هەڵبژێری لەوەکەی کە تارتر ئاوایە ینی کە ئیسان جسمی تووشی نەخۆشی سەرەتانی بوو دەبێ بیبڕی ئەگە نەیبڕی زیاد دەکە ئێستا ئەوامان لێهاتوە ینی جسمی لە هەرێمی کوردستانە تووشی ئەم سەرەتانە بووە ڕۆژ بە ڕۆژ لی زیاد دەکا و کەم دەبێتەوە نەخۆشیەکەی زیاتر دەکا و لە جسمیش کەم دەبێتەوە من پێم وایە لە بەردەمی ئەو دوو ڕێگای ئەگەر بتوانن
بە شێوەیەکی ئەکادیمی کۆمەڵی خەڵکی شارەزا و یاساناس و شارەزا لە ئیداریا تا بێنن وەزارەت بە وەزارەت و حکوومەت بە حکوومەتی ئەم هەرێمی کوردستانە ڕێک بخەنەوە بە پێی ئەوەی کە وەکو ستاندارێکی نێودەوڵەتی بە هەندێکی زیاد بێ ئیدارێکی باش بکرێ ئەو باشە ئەگەر نا حکوومەتی عێراقی تەمان ئێستا گفتوگۆ ناکە سیستەمی دووەم بەڕێوەیە کە مەسەرەی ئەمە سێ چوار جاری کەش باسم کردووە بەدیلی دووەمیان سیستەمی پارێزگاکانە کە برێدمە گۆرش ئیشارەی پێدا لە کۆنگرە ڕۆژنامەگەریە لەم هەولێرە کە ئێمە گفتوگۆمان لەگە بەغدا کردووە لەگە سلێمانی کردووە لەگە هەولێر کردووە لە باسی گفتوگوۆ لەگە دۆشش کردومانەوە ئیشارەتێکی زۆر زەق بوو بۆ ئەوەی کە ئەمە وەکو تعاملی سێ پارێزگایی لەگەڕ کرد چۆگە تو ئیداری وڵات ئەوە بۆ شێوێ ناکرێ هەموو کەسێ بۆ خۆشیان زانن ئەوە شێوێ ناکرێت کە ناکرێت بەدیلی دووەم کە ئێستا حکوومەتی عێراقی لەوەی ئامادە بێ سبێنە هەر هاوکاریە بکە لە ڕێگەی پارێزگایەکانەوە دەبێ کەواتە ئەم دەسەڵاتەی هەرێم ڕاستە لە دەستورە مەوجودە بەڵام لە عملی ئەرزی واقعانە توانیوە ئیدارەی بدەی و پەرەی پێ بدەی و زیادی کەی و بینایی بکەی و خەڵک دڵی پێخۆش بێ ئێستا خەڵک هەمووی لە چاوەڕێی موچە و چاوەڕێی بۆ بستانە نەوتە حکوومەتی عێراقیم دوانەی بۆ دابین کە هەموو بڕیارەکانی لێرە جێبەجێ دەبێت وە کەسیش گلەی نابێ ئەوە زۆر باش چ بۆ ئەم دوو حیزبە دەمینێتەوە چ بۆ ئەو دەسەڵاتە دەمینێتەوە بەڵێ ئەو تیمەی کە پێشتر بوو توێژیان لەگەڵ بەغداد کردووە 4 ساڵە تیمی یەکێتی و پارتی کە ئێستا جوانەی ریفراندۆمیان ئەنجام دەدات عێراق ئامادە نیە مامەڵایان لەگەڵ کۆتا چەند دەکرێت بۆ چوونەی کۆمەڵی ئیسلامی بستنەوەی گۆڕان هاوپەیمانی دموکراسی و دادپەروەری باند وەربیرە کە داوای پێکەنانی حکوومەتێکی کاتی دەکەن کە ئەم حکوومەتە کاتێکی لە ئەرکەکانی و توێژ بێت لەگەڵ بەغداد و مەسەلەی چارەسەرکردنی موچە بێت باش ئەوە دەکرێت بەڵام خوتو دەبێت ئێرە باش بکەی خۆت و ناکرێت ئێستا بچی بوجە وەرگری وەک باسم کرد لە پێشتر ئەگەر بوجێ 170 وەرگری بەشی کوێی ئێرە دەکایانی ئەتوو گفتوگۆ بۆ ئەوەیە داواکاری هەبێ وەزی ئێرەشت باش بێ وەزی ئێرە ڕێک خەی ئەو وەفدە دەتوانێت بچێت گفتوگۆکە وەفدی یەکێتی پارتی چۆن بچن ینی لە ماوەی مانجێکە تەسعیدی ئەلامی ئەمانە بە سەدام دەچن لە سەدام خراپترن ئەمانە چۆن تو بچ و دیسان گفتوگۆ لەگەڵ ئەو بکەیەوە گەر پێ دوابێ وایە و شۆڤێنیە و هیچیان بۆ کورد نەکردووە و هەر دوژمنی کورد بوون و هەر وەجهەکە گۆڕاوە ئەم هەموو تەسعیدەی ئەلامیە خۆ بەشێکی پەیوەندی ئەم تەسعیدەی ئێستا بەشێکی پەیوەندی بە ئەلامی ئەلامی ئێمە ڕابردوو ئێمەوە بووە و بەشێکی پەیوەندی بە ڕیفراندۆمەکەەوە بووە بۆی ئێستا من پێم وانە ینی ئەوان بتوانن هەبچن لەوێ گفتوگۆ لەسەر چ ئەساسێک دەکەن بەس گفتوگۆی لایەنەکانی کە بۆ کوبڕی حکوومەتی ئینقازی نیشتیمانی ئەگەر ئەو لایەنانە بتوانن بە تاکید دەتوانن بەڵام دەبێت ئێرە چاکەی ینی بتوانانی لێرە هەنگاو بنەی بۆی بەرچاوێژ ڕۆن چکە ئێستا بۆ نمونە ئەگەر 170 بۆ بنێرێ باشە لە راپۆرتی ساڵی داهاتوو لە ختامی ساڵی داهاتوو داوای سەرفیاتەکان دەکات داوای وەرەقەی سەرفیات دەکات هەرێمی کوردستانە تا ئێستانی بۆ ئێستا ئەگەر ئەمانە وەریگرن لێرە دەتوانن ئەوەی بۆ بەرنەوە دەتوانە و سەرفیات و خەرجیاتوانە بۆ بەغدا بەرنەوە بە تاکید ناتوانن لەبەرەوە من پێم وایە لە ڕووی ئیداری و لە ڕووی پێکاتی ئەم حکوومەتەوە ئیلا پێویستی بە فۆرماتێکی جددی لەسەر ئەساسێکی باش هەمووی بکەیەوە ئەگەر هەمووی نەکەیەوە بە هیچ کەس بەڕێوە ناچێت پارتی یەکێتیش بەڕێوە ناچێت بەڵامەتا ئێستا دەرکە کراوە بوو سنوورەکە فراوان بوو بەشی عێراق و بەشی خۆمان و ئێران و تورکیا هەمووی داهات لێرە پێچیان هێنا و پێکات بوو گەنا لەسەر ئەساسێک دانەمەزراوەیان بەڵێ سپاس دەکەین سپاس دەکەین کاک محمود کاتمان کەماوە گرتم پرسیارێکمە و بە کورتی وەڵاممان دەیتەوە سپارت بەوەی کە ئەگەر هەمان دەموچاو کۆنەکان و توێژ لەگەڵ بەغدا بکەن کە پێشتر داوای دەستکەوتی حیزبی و شخصیان کردووە ئەم جارە توانێت شتێک بۆ کورد بکرێت ئەگەر تیمێکی نوێ پێک نەهێنرێت ئەکی ناتوانرێت یەکەم من پێم وانە بەغا جارێک کە گفتوگۆ لەگەڵ ئەمانەیە بکە ئەوانەی کە ناویان هاتووە و سەرۆکاری ڕفراندۆمیان کردەوە ئەو لیژنەیەشیان دروست کرد و لیژنەی باڵای ڕفراندۆم ئەوانە بەغا بە هیچ جۆرێ حاضر نیە گفتوگۆ لەگەڵ ئەوانەیە بکە یعنی هەموو ئەو قیادەیە کە خۆیان نابوو سەرکردایەتی سیاسی کوردستان کەوتن بە یەکجار لە بەرچاوی بەغا جاریشکە لەگەڵ ئەوانەی ناکە لەگەڵ شخصەکانە ژنە لەگەڵ حیزبەکانیان ممکنە خەڵکیکە بێنە پێشێ ئەوانە بەرنە دواوە برچنەوە ماڵی خۆیان حیزبەکانیان باش بکەن ئەگەر حیزبەکان باش نەکەن لە ڕاستیە ئیدارات و اقتصاد و ئەوانەش باش ناکرێت یعنی چونکە خۆ تۆ ئێستا هەموو میلەتەی ئێمە حیزب خراپی کردو تۆ حیزبی خراپ چۆن نەتوانێت ئیدارەی باشی بۆ بێنێ لەبەرەوە ئەبێ حیزب باشکەی و ئەوەی کە هینە حکوومەتی ڕزگاری نیشتمانی ئەگەر ئەو هەوپەیمانیە نیشتمانی دروست بێ من بە تەفسیل باسم کردو دوێنێ لە
ئاوێنا بڵاوم کردێتەوە چەند مانگەکە من ئیشی لەسەرەکەم ڕاستە ئەو حکوومەتە دروست بێ ئەتوانرێ بە پشتیوانی عێراق بە پشتیوانی کۆمەڵی ناودەوڵەتی بە پشتیوانی میلەتەکەی خۆمان ئەو حکوومەتەی ئێستا گەندەڵە بڕوخێنێن ئەو حکوومەتە کاتیە دروستکەین یەکێ لە مەهامەکانی گفتوگوۆیە لەگەڵ زۆر باشە ئەوەی کێسە زۆر منسوود خەڵک کوردستانەوە لە مەسەلەی موچەیە هیچ شتێک هەیە بەغداد موچە بنێرێ بەغا عەبادی دوێنێ لە هینە کۆنگرە ڕۆژنامە نووسەکەی هەفتانە ئەیکا بۆتی پێشتریش من خۆم هینەکەم بڵاو کردەوە هەفتەی پێشوو بوو لێدوانێکمدا بۆ کەێنێن خەبەرەکەم لە تیمە تایبەتەکەی خۆی وەرگر کە ئەخرێتە ناو قانونی موازنەوە بەڵام خەڵک کوردستان چاوەڕێ بێ کە ئەوە ئالەتی ئەوێ ئەزانی چۆنە جارێ ئەو ئیتر بە کارتی زیرەک ئەیەن لە ڕێگەی بانقەکانەوە ئەیرێ بەس ئەوان ئەیەن بە فەرمانبەری ڕاستەقینە و بە پێشمەرگەی ڕاستەقینە نەک بندیوار ینی خەڵک ئەوە بزانێت بە بندیوار ناغێرێ باشە بەس ئەمە کەی دەچێتە بواری جێبەجێکردنەوەندەی کێواگەدا ئەوانەی من بزانم کە وەختی خۆی حکوومەتی هەرێم 682,000 موچەخۆری داوە بە حکوومەتی ئیتیحادی ئەوە داتای ئەوەیان لەلایە لە ڕاستیە ئەو کاتە ئەوەی سەلیم فەرمووی ئەوە ڕاستە ئەبێ ئێمە لێرە حکوومەتێکمان هەبێ بۆ ئەوەی ئەم داتایانە کۆکاتەوە بە دروستی بیان نا بە حکوومەتی ئیتیحادی تاوەکو بتوانین نیر ئەمە پێی ئەچێ بۆیە پەلەکردن مهمە ینی کات بۆ ئێمە مهمە وەکو هین وایە وەکو ئێستاوەی کە ئێوە تیغی دوودەم وایە نەت بڕی ئەو بڕێیان ئێستا بوو مەسەلەی موچەکە تا مانگیەک یاسای بودجە پەسەند دەکرێت نادرێت یاخود شتێک نیازپاکیەک شتێک بنێدرێت ئەو نیازپاکی ئەوە بەتەمایە طبعا هەر موچە نەبێ بەتەمایە ئابووری ئەو لێدوانی داوەتی و عەبادی سەردانی سعودیای کردووە منطقەی خەلیجی کردووە تورکیای کردووە ئێرانیشی کردووە لەگەڵ ئەمریکا لەگەڵ ئیتحادی ئەوروپی لەگەڵ بەریتانیا لەگەڵ هەموو مناقەشەی ئەوانە ئەکا ئەوێ عێراق بک بە نمونە لە جیاتی ئەوەی پارە لە شەڕ و کوشتارە سەرفکەین پارە لە تەنمیا سەرفکەین داوای لە تورکیا و ئێرانیش ئەکا بێن ئیسtismارە لە ناو عێراق بکەن با بە بەرژەوەندیتان نایە وەرە بەرژەوەندی لە جیاتی ئەوەی بە کوشتنە وەرن بە تەنمیە ئەوێ هەرێمی کوردستانیش بەشێکە لە عێراق ئەوە بکە بۆ موچەکە میکانیزمی ئەوژنە بڕیارەکەی داوە دوێنێ ڕایگەیان بەڵام ئەبێ ئەم ئیداراتە ڕووخاون ئێستا ئەو تەعامل لەگەڵ نێچیر بەرزانی ناکات نێچیر بەرزانی بەشێکە لەوانەیە کە دەوریان هەبووە لەم هینەیە لە قوبات دەوری هەبووە لەم وەزعەیە سەرۆکی هەرێم بە ناو سەرۆکی هەرێم کە سەرۆک نەماوە ناشەرعیە 2 ساڵە ئەمانە دەوریان هەبووە لەبەر ئەوە پێویستەکە بۆیە ئەو بەدیلە زۆر زەرورێت تاوەکو ئێمە بتوانین ئەو لینکە دروستکەینەوە لەگەڵ بەغا تاوەکو بتوانین موچە دابین بکەین وعد دراوە ڕەنگە ئەوان ئاسان بێ بۆ زستانی ئەم ساڵ نەوتمان بنێ کە لە ساڵانی ڕابردووە هەموو نەوتێکدا زۆر بە کورتی کاتمان نەماوە کێ وعدی داوە نەوت بنێ وەزیری نەوت بەم زوانە دەینێرن بۆ زیری نەوت ئەبێ ئێمەش ئیشی لەسەرەکەی ئەمڕۆژ هینە ئەنجومەنی پارێزگای سلێمانی ئەمڕۆ پەیوەندیان پێوە کردم لە ڕاستی ئایانەوێ بۆ میکانیزمێک بدۆزینەوە بۆ ئەوە ینی هەمومان بەیەکەوە خەریکین بۆ زۆر بە کورتی چی بکرێ بۆی زووتر موچە بێت بۆ خەڵکی کوردستان ئیلا ئەبێ داتاکان پاکەینەوە پێشمەرگە 428,000 کەس لەسەر وەزارەتی پێشمەرگە موچە حکوومەتی عێراقیشی وانە بە کورتی چاڕۆنێک تا سەرەتای ساڵ یا تو کێشەی موچە چارەسەر بکرێت ئیلا ئەبێ داتاکان هەبن بەبێ داتا ناکرێت چێتە قانونی موازنەوە بەڵام سپاس ئەبێ شوێنێکە بێ پارەکەی بێت بەڵە زۆر سپاس بۆ بەڕێز محمود ڕەزاندانی پەرلەمانی عێراق ڕستوی سەرەکی لەگەڵ مابووی هەروەها بەڕێز سەلیم کوێندامی سەکرێتی کۆمەڵی ئیسلامی کە لە هەولێرەوە لەگەڵ مابووی بنیرانی بەڕێز سپاس بۆ سپاس بۆ هاوکارانم خواتان